سڵاوتان لێبێم کاتتان باش لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی ئەم ئەڵقەش لەگەڵمان بن. هاوڵاتیەک 50 ساڵە وەک پیشەی دەستی خەریکی دروستکردن و تیژکردنەوەی چەقۆیەوە و مۆری تایبەت بەخۆی لەسەر چەقۆکان دەدات. هاوڵاتێکی بە تەمەنی شاری هەولێر یەکەم دامەزرێنەری هۆڵی وەرزشی بوو و تا ئێستاش لە وەرزشکردن بەردەوامە. لەگەڵەوەی کە لە ژیانی ئاوارەیدا دەژیت کچێکی شنگالی دەیەوێت ببێتە هونەرمەندێکی شێوەکار. لە شاری هەولێر گەڕێکێک هەیە کە پێی دەگوترێت سێتاقانی شەهیدانی خەنجەر. لە تایبەتمەندیەکانی ئەو گەڕەکە ئەوەیە کە هەموو خانوەکانی لە ڕووی پێشەوەیان پەیکەری خەنجەرێک هەیە ئەوەش وەک ئاماژەیەک بەو شەهیدانەی کە لە شۆڕشی ئەیلولدا شەهید بوون. ئەم گەڕەکە لە ساڵی هەفتا دروست کراوە. هەمووی ماڵە شەهیدەکانن. بارزانی نەمر کردیە ئەدێ بۆ ماڵە شەهیدەکان لە ساڵی هەفتا. طبعاً تقریبا ڕەمزێکی وەکو درا ئەم خانیانە خەنجەر بوو. هەرماڵ و خەنجەرێکی لەسەر دیوارە کە نوێژ دەکرێتەوە یاخود بە دەڕوخی سەر لە نوو دروست دەکرێتەوە دەبێت ئەو خەنجەری دروست کرێتەوە لەسەر هەمان دیوار وەکو ڕەمزەکە بەو گەڕەکە. ئەم خەنجەرانە تعبیر لە خەنجەرەکەی بارزانی نەمر دەکات وەکو ڕەمزێک کە دیاریوی بوو بۆ ماڵە شەهیدەکان. ئەم شەهیدانە گشتی شەهیدی شۆڕشی ئەیلول بوون یا ئەو کات بوون لە هەزار تا ئێستاش ماڵە شەهیدەکە هەرماون. لەبەرەوەی ناویان لێنا شەهیدانی خەنجەران هەر لەبەرە خەنجەرانە بوو کە لە هەزار تا ئێستاش بە شەهیدانی خەنجەران ناسراوە. کەسی زۆر کورتپەروەر شەهید بوو لە کاتی ئەیلول. ئێستا هەموو نەوەکەی لێرەن هەمووی لێرەنەوە. بەدنیایەوە زۆر خەڵکی ئەم گەڕەکە شانازی پێوە دەکەن کە زۆر جار دەگەڕێنەوە ئێرە سەیری خەنجەرەکان دەکەن. لەبەرەوەی تەبەن ڕەمزی باوچیان پێوە ماوە. زۆر کەسێ نازانێت لە شارەکانی تر هەتا لە هەولێر لە گەڕەکی تر دێن مانای ئەم خەنجەرە نازانن. هاوڵاتیەک لە شاری سلێمانی زیاتر لە 50 ساڵە وەک پیشەوەرێک کاری چەقۆسازی دەکات و هەر چەقۆیەکیش کە دروستی دەکات مۆرێکی تایبەتی خۆی لێ دەدات. ئەو جگە لە کاری چەقۆسازی و پیشەکەی خۆی خولیای زۆریشی بۆ پیشەی دیکە هەیە و پیشەی تریشە زانێت و هەروەها حەزی لە خوێندنەوەی شعر و وەرزشکردنە. من ناوم محەممەد عەلی ڕەزایە لەقەبەکەشم بە حەماوەرامی مەشهورم. لە ساڵی 1960 شاگردی ئاسنگەر بووم. خەریکی دروستکردنی گاسن و داس و تەورداس و ئەو نوع ئەشتانە بووین. دوایەوەش من خولیای دروستکردنی چەقۆم هەبوو. داوام لە وەساکە کرد کە یارمەتیم بە ئەو کاتە قەیدی زەمبەرێکی دەڕابە هەبوو. لە زەمبەرێکی دەڕابە چەقۆمان دروستە کرد. خۆم دەستم کرد بە چەقۆ دروستکردن لە پاڵی شەکەشە.
ئەمجا چوم کۆسەرێکم کڕی ئەو کاتە بە 2 دینار چقۆی ماڵانم چاکە کرد ئەتر لە چقۆ دروستکردن لە تیشکردنەوە لە تعمیراتی چقۆی قەساب و مریشک فرۆشەکان و ماڵان و ئەمانە هەموو بۆ میێنن بۆ ئێرە یا خۆمەچم بۆ شوێنەکان بۆیان چاکەم ڕۆژی وا هەیە ناگاتە 5 چقۆش ڕۆژی وای شەیە گاتە 15 چقۆ ڕۆژ وایە گاتە 20 چقۆ ڕۆژ وایە 10 چقۆ ڕۆژ وایە زیاتر کەمتر ئێتر بۆ ڕۆژەکان وەکو یەک نییە هەموو ڕۆژێ بڵێ ئەو نەچقۆتی ژەکەم من ئەچم دەمی مشارێنم دەمە مشارەکەی بڕم بە کۆسەرەی بڕم جوان جوانێ تعدیل یەکەم و بە زەبری هەوا بە پرێسدایە بەزێنم ئەوە ئەم چقۆی لێ دروستەکەم ئەم دەمە چقۆی لێ دروستەکەی تر ناوەکان هەچ کەسیەت بە زەوقی دڵی خۆی ئەڵێ ناوی خۆم لەسەر بنووسە بۆ یا خۆم ڕەمزێکدا ئەنێم یا ناوی خۆمی لەسەر نووسم محەممەد یا جاری وە هەیە ڕەمزی ئاڵای کوردستانی لەسەر دروستەکەم یا لێ نووسم مید ئین کوردستان بە ئینگلیزی بە سپیاڵ ئینگلیزی MAD مید ئین کوردستان یا جاری وایە لێ نووسم کورد بژیت سەر چاو ئیشی دار و تەختە و سەقف و شیش بیناسازی ئیشی چەقۆ مۆزەفی دایرەشم ئەمانە هەموو شاعیریشم و تقریبا چەند کتێبێکیشم کە نووسیوە کە تەبع نەکراوە هەر بە نووسراوی هێشتمەوە لە ماڵەوە تا ئێستا تا ئەکوونم حەدەشدام ناوە خۆم تەبعی نەکەم بەڵام بۆ نەوەکانی خۆم ئەگە توانیان تەبعیکەن و بە خەڵکی ئیسفادە لێ بکە یەکەم شعرم بەسەر بەهارە کە ئەمڕۆ فەسڵی بەهارە و نەورۆزە بۆ نێوە شعرێ بەسەر بەهار هەڵە دەم کە بەهار بۆ من نییە بەهاری گوڵی ڕازاوە خۆشید بۆ عالەم لای من شاراوە بەهار بۆ گوڵە سووری بنوێنێ گوڵی من درڕگووە بەرهەم دێنێ بەرگی تەنهاییم و باڵا بڕا هاوڕێ بمناسە بە کراسی شڕا چرای تەنهایی هەر بۆ من گڕا خۆشیم باری کرد پەڕێی گوڵدڕا ئێسش لەم تەمەنا کە تەمەنم بۆ 63 ساڵ ئەڕوات خولیای یاری لە مێشکمە هەر هەیە و ناتوانم وازی لێ بێت ئێسش بەیانیان لە برای مەحمەوە جاریوای بە پێم بۆ ئێرە هەموو بەیانیەک لە سەعاتێک 35 دقیقە گەمێرە 11 کیلۆمەترە هەر لەبەر خاتیمانەوەی جسمی خۆر ئەبێ ئینسان نەک هەوڵبا بەستەنها یەک ئیش بزانێت بۆ بژێوی ژیانی خۆی و ماڵ مناڵی محاولە بکات کە چەند پیشەیەک فێر ببێت محاولە بکە محاولێکی زۆر چووکە ئەبینی لە پیشەیەکیان سەرکەوتونیت لە پیشەی کەیان سەرکەوتیت ئەم جایسەوەکو من کە من چەند پیشەیەک فێر بووم لەم کاتی قەیرانی داراییە کە ڕووی کردە کوردستان و بەسەر کوردستان هات توانیم بەهۆی ئەم کۆسەرەوە بەهۆی سنعاتەکەمەوە کە هەر لە 1968ەوە محاولەم کرد بوو کە پێر ببم بژێوی ژیانی خۆمی پێ دابین کەم احتیاج بە کەس نەبم و پەنانە بەمەبەر هیچ شتێکی خراپە هاوڵاتیەک لە شاری هەولێر کە لەدایک بووی ساڵی 1938 و یەکەم کەس بووە کە هۆڵی وەرزشی لەو شارە داناوە ئێستاش لە وەرزشکردن و لە کارەکەشی بەردەوامە وەکو خۆشی باسی دەکات ئەو گەنجانەی کە ڕوو دەکەنە هۆڵەکە وەکو هاندانێک تەماشای وەرزشەکەی ئەو دەکەن و بەسەر سوورمانیشەوە سەیری دەکەن لە کاتێکدا کە وەرزش دەکات. من نام علي أحمد محمودة ناسراومە لە هەولێرە لە ریاضەی بە حاجی عەلی
مەواری 38م دەکا 82 ساڵ ئەمن لە ئەوەل زاری حەزم لە ریاضەی بوو لە وەری دەچوومە مووسلی تەمەشام کرد لە مووسلی لە نادی گەمەیان دەکرد ئەمن زەوقم وەرگرت هاتمەوە لە هەولێرێ دوو کەسم لەگەڵ خۆمینا چون خانەیەکمان کرد لە گەرەشی شێخ عەبدولکەریمی لە پاشەوی ئەو هات زۆر بوو هەستام چوومە گەرەکی جوولەکان لە گەرەی جوولە قاپی باغلەبەم گرت قاپی باغلەبە یعنی بەتەنێ سارا وەختی خۆی 5-6 مال لە ناو خانێکی دەبوون ئەوجە قاپی باغلەمە بن بە تاقی تەنێ ئەوجە لە پاشەوی ئەو هات زۆر بوو وەش بەوە خەڵە باڵغ بوو هەستام چوومە کەرکوچێ گوتم با بچم نادێکی بینم سیبا بە قەچی بکەین ودی بیتن لە مامێن لە بۆ تەزیعی گوتم هەم تەزیعیمە هەم ئیوە هەستا چوومە کەرکوچێ گەرام نادی سەورەم نیتەوە سیباقەکەمان کرد سیباقەکە خلاص بوو ئەو حاجی ئیبراهیم حەلاق هەزار ڕەحمەتی لێبی ئینسانی باش بوو گوتی من کاک عەلی هەتاکرە من نایە وەلا چون گوتم فەرموو ئوستاد گوتی ئەوە ناوی چییە ئێرانە قاعەیە نادیە ناوی چی وەلا گوتم ئوستاد قاعەیە بەس لۆ خۆمان گەمەی دەکەینەوە چ ناوی نییە ئەوها گوتی باشە ئەمن ناوەچی لێنێم ئەتۆ رازی دەبی گوتم ئەرێ وەلا ئەتۆ لێنێ ئەمن رازی دەبم موافقە دەکەی گوتم گوتی لێنێن بیکەینە نادی بروسک گوتم موافقم گوتی موافقی گوتم موافقم بۆ نادی بروسک سالی 1949 و لە سالی 56 بووە نادی بروسک ڕسمیەن بە ڕسمی بوو ئەو زاری هەنجین ڕسمی نەبوو ئەو زار لە 56 بووە ڕسمی ئێرانە ئارد بوو هەموو درک بوو جا بوو ئەوە بوو هەستام چوومە بەلەدیەی ئەو معاملاتم کرد ئەو ئاردەم وەرگرت لە بەلەدیەی لە پاش چوومە ئەوەی ئیشغالی کانەبیاغە لەوەی مدیر ئیشغال بوو ئەوراق کاتدایە هەموو مافەقەم وەرگرت و لۆمان بکەنە بینا وەڵا مەهەندس و مەساح و ئەوانەی هینا دەستیان پێکرد بە بینای ئەلێر دەستیان 2 ساڵ و قسوور پێچوو خلاص بوو هەنجینێکە ئەمن ئەلێرانە عزووی هەیەی ئیداری بووم مشرفی کەمال ئەسامی بووم مدەربی کەمال ئەسامیش بوو ئەمن هەتا ئێستا بەردەوامم لەو ریاضەیە لێرانە لەو نادیە هەتا ئێستا بەردەوامم جەماعەتمان ئەوەی لەگەڵمان بوو زۆری مردیە ئەوی ماشە ئێستا لە مالێکەتیە یان بە گۆپاری دەیبینم جار بەجار لەنگە لەنجیتی ئەمنیش ئەلحەمدولیلا لەسەر سیحەتی خۆم زۆر باشمەوە حەز دەکەم ئەو گەنجانە کە دێمە نادی ئەو گەنجانە تەماشای من دەکەن زەوق وەردەگرن دەلێن ئەوە یختیارە بزانە ئەو هەگەمەی دەکا دەبتا تەزیعک لە بۆوان ئەوجە پاشی ئەوەندە ساڵێ هەتا ئێستا ئەمن هەر بەردەوامم لە ریاضەیە ئێستا ئەمن مەسئولی ئەوانی لاعیبەکانی ئەوانی دێرنەکان قەدیمەکان وەچی من ئەمن سەرۆکی وانم هەر زەرمەک وەچی سیباخێک ببی قایمەی وانە هەموو لەکردمنا کە سیباق دەبیتن یەک بە یەک تەلەفۆنێ لۆ دەکەم فلان ڕۆژی سەعات ئەوەندە وەرنە فلان قاعەی سیباقە ئەوجە ئەوان دێن لەوێ ئەوجە لەوێن دەرێ ئەمن لەوێن دەرێ مەسئولی وانم ئەوجا کە ئەوە دەبی نۆبەتی واندا دێ خەلاص دەبی ئەوانی دیکە نۆبەتی ئیماندا دێ ئەوجا ئەوانەی دەبەمە سەر شانۆی لەوێن دەرێ هەموو ڕێزیان دەکەم ئەو مەدالای وەشوانیان دەدەمێ ئەمن پرۆژەی ونبوون لە ئاوێنەدا پرۆژەیەکە کە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان کراوەتەوە ئەو کەسانەی کە دەچنە بەردەم ئاوێنەکان دەچن ناو ئاوێنەکانەوە ون دەبن و بە دوای خۆیاندا دەگەڕن ئەم پرۆژەیە لەلایەن دووبرای ئەندازیار لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی کراوەتەوە پێشتریش لە فەڕەنسا لە ساڵی 1968 پرۆژەیەکی لەم جۆرە هەبوو ئەو کەسانەی کە دەچنە ناو ئاوێنەکان ون دەبن و هەر کەسە بە جۆرێک بە دوای خۆیدا دەگەڕێت و وێنەی جیاواز دەبینێت وشەی مەیز لە زمانی ئینگلیزیە خۆی لە خۆیدا یعنی شوێنێک کە ڕێونکەرە
میز دروست دەکرێت بە چەندین شێوە بە شێوەی دیوار دروست دەکرێت بە شێوەی سیاجی باخچە دروست دەکرێت یەکێک لە شێوە تایبەتەکانی میز بریتە لە میرەر میز کە سەرەتا زیاتر لە 330 ساڵ پێش ئێستا بۆ یەکەم جار لە وڵاتی فەڕەنسا دروست کرا. میرەر میز ئەوەیە کە شوێنێکی تایبەتی دابش ئەکرێت بە چەند ڕێچکەیەکی جیاواز کە ئەم ڕێچکانە ڕێد لێون ئەکات و سەر لە سەردانکەرتێک ئەدا، بەڵام لە سەر و ڕێونکردنەکەش ئەو ئاوێنانە ڕسمەکانیش دووبارە ئەکاتەوە و زیاتر تەجروبەیەکی جیاواز و تایبەتی تر دروست دەکات. مەبەستەکە لێ ئەوەیە کە کەسێک ئەچێتە ژوورەوە ساتێکی جیاواز چەند ساتێکی جیاواز بەسەر ئەبات و هەوڵیش ئەدات کە بە زووترین کات ڕێگەڕاستەکە بدۆزێتەوە، بەڵام لە هەمان کاتتا چ لە شێوەی دیزاینە ئەندازیاریەکەیەوە چ لە شێوەی ئاوێنەکانەوە و لە ڕێگەی ڕسمی ئاوێنەکانەوە ئەو ڕێگایی زیاتر لێتێک ئەچێت و کارەکەی لەلا قورسترە بێت. دروستکردنی میرەر میز لە سلێمانی و لە عێراق بۆ یەکەم جار کارێکی ناوازەی تێکەڵاوێکی زۆر جوانە لە نێوان ئەندازە و لە نێوان زانست و لە نێوان داهێنانیش. لەبەرەوە دروستکردن و هێنانەکایەوەی بەڕاستی کارێکی ئاسان نییە و ئێمە چەند ماوەیەکی زۆر درێژ خەریک بووین و هەوڵماندا و بە یارمەتی ئەندازیاری شارەزا و بە سەرپەرشتی خۆمانە تا توانیمان بیگەینینە دەرئەنجام. هەموو کەسێک دەتوانێت تاقی بکاتەوە بە هەمان شێوە هەر کەسە و بەو شێوازە ئەیبینێ کە ئەیەوێ، ینی یەکێکی هونەرمەند ئێمە هونەرمەندەیە سەرمان لەیە بە شێوە هونەرێکە ئەیبینێ، کەسێکی کەوێت چاڵێنج بکە گروپمان هەیە قوتابین یەن ئەبن بە چەند گروپێکە یانەوە چاڵێنج بکەن یانێت تەحەدیەک بکەن کامەیان زووتریەنە دەرێ ئەوان ئاوا ئەیبینن. مناڵێکیە لە چەند شوێنێکەوە خۆی بینێ قاقای پێکەنینی بەردەبێتەوە بەلایەوە شتێکی جوانە، بۆیە ناتوانین مەسەرم بڵین کارێکە تەنیا یاریە یا تەنیا هونەرە یا تەنیا چاڵێنجات، کارێکی تێکەڵا وەکو بڵێ شتێکی تێکەڵ. لەگەڵەوەی کە لە ژیانی ئاوارەیدا دەژیت بەڵام بەهرە و هونەرەکەی فرامۆش نەکردووە، کچێکی تەمەن 15 ساڵی ئاوارەی خەڵکی شنگال کە لە پارێزگای دهۆک و لە یەکێک لە کەمپەکانە دەژیت نگارکێشێکی باشی شەو بەهرەیەکی باشی لەو بوارەدا هەیە. ئەو دەڵێت کە دەیەوێت لە داهاتوودا بێتە هونەرمەندێکی بەناوبانگ و بتوانێت ئازار و مەینەتیەکانی گەلەکەی لە ڕێگەی هونەرەکەیەوە بە خەڵکی دیکەش بناسێنێت. ئێستاش بە پێنووسەکەی دەستی وێنە و نیگاری جۆراوجۆر و جوان دەکێشێت. ئەس کەچەکە ئاوارەمە مدێ ئەسری ساڵەکە یعنی چەند کچکت شنگالی را بشینم چ موهباوان هەم بێ ئەوژی فەن ببەدئێن بەر موهبا خۆش دەستێ خۆ نەبەن ئەم ئاوارە بوون من دەستە پرەسمێت کرد ئەم هاتنە وێ دەرێژی ئەس دەستە پرەسمێت کام چ وەقتێ مێ فەراخم بێ المالێدا ئەس طالبەمە چ وەقتێ مێ فەراخم بێ عین دۆر 6 ساعتا وهانەکە ئەس ڕسمینم ڕسما بهتر دەرتینێ کە ڕسمێت وەکا ڕسامە أس رسم أكثر شي شخصيات أسماء مستعمل مدرسية رسمينم كسفالي خب رسمينم كي يعني تشتي بشات عارفين تشبي أس رسمينم كموهبة ميم يعني متشيد في أس شخورة برسمين جاي يعني سيدا هدا فني مازن ببيع رسم يعني قالكش مهمش مرات موهبة مية موهبة ميم نافذ دفش في موهبة بردام يعني أز بدي مو برسمي زاك تشوف مصطفى إكيبون مدي حتى اسمه زنبم أز برسمي ببدأ تمنافي أز دفش في رسمي بردام من تقريبا بيسط رسمي رسمان دا مدفي دعمان بكن يعني تشرسم الدف مهم به بردام تشك كتشك قاعد دريجهم به بردام يجب كان أف شغلك قالك باشا
از بردوام بام يعني از بدأ ما برسمي مدري أس يعني خلاص كم حتى هواي مدري يعني تشكي كاكا شنقالي هم ببر موهبة خوكا يعني نتشكي كاكا عادي أو تشكي هم بي أو نفسها ويا كاكي هنا لەگەڵەوەی کە توانای بینینی نییە بەڵام زیاتر لە 5 ساڵە لە سنووری پارێزگای سلێمانی کاری پارێزەری دەکات. ئەوکو خۆشی باسی دەکات کاری پارێزەری بۆ پیشەیەکی زۆر قورس و دژوار نەبووە بە تایبەتەوە کاتانەی کە لە دانیشتەکانی دادگادا ئامادە دەبێت. شاناو کە پارێزەرێکی سەرکەوتوشە دەڵێت کا گرنگێکی تایبەت بە خاوەن پێداویستی و ئاوارەکان دەدات. من پارێزەر شانە و پێشڕە و لە دایکبووی سلێمانی لە دایکبووی ساڵی 1993 پارێزەرم ماوەی 5 ساڵە کاری پارێزەریەکەم و نابیناشم هەموو جار ئەمە موتووە شیڵێمەوە چکە نهێنی سەرکەوتنی من بە پێچەوانی هەموو ئەوەی کە ئەوترێ لە نابیناییمە ئەبینمەوە لەبەرەوەی سەختی پێبەخشیم بەڵام سەختیەکان فێری ژیانی کردم ماوەی 2 ساڵ و نیو وەک پارێزەر لە کەمپی پەنابەرانی عربەت کارم بۆ پەنابەرانی سووری ئەکرد لەگەڵ ڕێکخراوی CDO کە بە هەنگاوێکی باشمان زانی بەڕاستی و لە هەمان کاتیشا ئێستا لە مێژ لێ پرسراوی پەیوەندیەکانم لە ڕێکخراوی یەکێتی نابینایانی کوردستان هەمیشە پێیان وتۆم باشە نابینایەک چۆن بچێتە بەردەم دادوەر چۆن دۆسیەکان ببینێت چۆن ئۆفیسی تایبەت بەخۆی هەبێ بەڵام من پێم وا بووە کارێکی جیاوازە و تەحەدایەکە و نەوعەنما منیش حەزم لە تەحەداکردن بەمانە باشەکەی بۆ سەرکەوتن و من کاری پارێزەریەکەم بۆ هەر کەسێک لە هەر جێگایەک کە مافی خورابێت و پێویستی پێم بێ جا نابینا بێ کەم ئەندام بێ کەسی ئاسایی بێ بە هەموو جۆرێک بە هەموو شێوازێک لە شێوازەکانی کاری پارێزەرایەتی من لە خزمەتیانام و خۆشحاڵم بەوەی کە بتوانم کەسێک بم ڕۆڵم هەبێ بە واژووی من بتوانم بوێرانە مافی مافخوراوێک وەربگرمەوە جا لە هەر جێگایەک بێ نابیناش وەکو هەموو توێژەکانی کۆمەڵگا تەنها چاوی نییە بەڵام دڵی ڕوونە ناخی ڕوونە مێشکی کراوەیە هەرگیز لای من جەستە داهێنان دروست ناکە عەقڵ دروستیەکە ئەگەر عەقڵێکی باش فکرێک و بیرێکی باشت هەبێ ئەتوانی داهێنان و جیاوازیەکان دروست بکەی بەڵام بە جەستە ناتوانی داهێنان دروست چەند دەستەی باڵایە لەقەکانە موسیقەکانە نیەوە لە کاری خۆشم لە کاری تایبەتی خۆم لە پارێزەریە ئەو کارانەی کە ئەیکەم تا ڕادەیەکی باش مۆرکی پارێزەرێکی نابینایان خاوەن پێداویستێکی تایبەتی پێوە دیارە لەبەرەوەی هەم لە شێوازی ئیشکردنم کە من بە نووسین نییە لە ڕێی تۆماری دەنجیەوەیە و هەم لە شێوازی واژۆی ئێمە من کە جیاوازترە لە جیاتیەوەی بە قەڵەم بیکەینەوە بە شێوازێکی جیاواز واژۆی تایبەت بە خۆمان هەیە یعنی هەم لە هەڵس و کەوتی ڕۆژانەیە ئەو جیاوازیە دەرەکەوێت دایمەوتومە گەیشتنم بێرە زۆر سەختیم بینی زۆر قورسیم بینی زۆر ڕێگری کۆمەڵایەتی و نەریت و هەندێک لەم بابەتانەم بینی کە بەڕاستی ئەگەر وەکو تاگ باوەڕێ بە خۆت نەبێ ئەدڕوخێنێ بەڵام توانای خۆم ژینگەی دەوروبەرم خێزانەکەم کە پاڵپشتێکی بەهێزی من بوون هاوڕێکانم
لە ماوەی ڕابردوودا لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.